ساڵی 2000 لە کۆبوونەوەیەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی و سندیکای پزیشکانی ڤێترنەری لە جیهان بڕیاردرا کە ڕۆژی 29 نیسانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی پزیشکی ڤێترنەری دەستنیشان بکرێت، ئەوەش بە ئامانجی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری هەموو خەڵک لە جیهان دا و هەروەها ڕێزگرتن لە ڕۆڵ و کاریگەری پزیشکی ڤێترنەری لە هەرمی کوردستانی شەم ڕۆژە بەرز ڕادەگیرێت، بەڵام ساڵ لە دوای ساڵ ڕۆڵ و کاریگەریەکانی پزیشکی ڤێترنەری زیاتر دەبن بەو پێیکە کۆمەڵگە بەرەوە گۆڕانکاریکی دیکە دەچێت لە بەخێوکردنی ئاژەڵی ماڵی و هەروەها کۆمەڵێک بابەتی دیکە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز دکتۆر شێرزاد عوسمان پزیشکی ڤێترنەری لەگەڵم دەبێت لە هەولێرەوە لە بەڕێزیان دەپرسم زیاتر سەبارەتمان بابەتە. پیرۆزە دکتۆرم ڕۆژە لە بەڕێزیشتان ئەمەوێ بزانم کە ڕۆڵ و کاریگەری پزیشکی ڤێترنەری چۆن هەڵدەسەنگێنن هەرێمی کوردستان تا چەند دەتوانێتی گرنگی بەم بابەتە بدات و هەل ڕەخساوە بۆی کە بتوان وەکو پێویست کاری خۆتان ئەنجام بدەن. بە ناوی خوای گەورە سەرەتا سڵاو لە بەڕێستان و بینەرانی خۆشەویست. حەزم کرد بابەتەکە تۆزە ڕاستکەمەوە. هەموو ساڵێک کۆتا ڕۆژی شەممە لە مانجی نیسان ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێترنەریە بەروارەکەی دەگۆڕێ بەس کۆتا ڕۆژی شەممەیە ئەو ڕۆژیان دیاری کردووە لە بۆ ڕۆژی جیهانی پزیشکانی ڤێترنەری. پزیشکانی ڤێترنەری وەکو چینەکانی تری کۆمەڵگا ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە بابڕین پاراستنی سامانی ئاژەڵ و کۆنتڕۆلکردنی نەخۆشی هاوبەشەکانی نێوان مرۆڤ و ئاژەڵ و هەروەها کۆنتڕۆلی یاخود بایەخدان بە ئاسایشی خۆراک. لەبەرەوە یەکێک لە کارە گرنگەکانی پزیشکی ڤێترنەری ئەوەیە کە هەوڵ بدا بە گەیاندنی خواردنێکی تەندروستی سەرچاوە ئاژەڵی بۆ هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ باشە دکتۆر لە هەرێمی کوردستان ئێمەش وەکو پزیشک بەڵێ تا چەند هاوڵاتیان گرنگی بەم بابەتە دەدەن ئەوانەی کاژەڵی ماڵی بەخێو دەکەن ڕوو لە پزیشکی ڤێترنەری دەکەن لە هەر ئەگەرێکدا ئایا ئەمە جێکەوتووە لە ناو خەڵکدا هۆشیاری پێویست هەیە؟ ئەگەر بین تۆزە بگەڕنەوە بۆ مێژوو چەند ساڵێک پێشێستا ئەنی چەند نۆرینگە یاخۆترینێکی تایبەتیمان هەبوو ئیشی کاری ئاژەڵی ماڵی دەکرد، ئەنی بە پەنجەکانی دەست دەژمێردرا، بەڵام ئێستا لە شاری هەولێر تەنها زیاتر لە 20 کلینیکی ڤێترنەریمان هەیە کە تایبەتن بە ئاژەڵی ماڵی. باشە دکتۆر لەو بارە دەکەن. بەڵێ ئەو تەنیا کاری پزیشکی ڤێترنەری ئەو ئاژەڵە ماڵیانە نییە کە لە ماڵەکاندا بەخێو دەکرێن، بەڵکو چاودێری کوالەتی بەروبوومی ئاژەڵانی شەوانەی کە لە کێڵگەکاندا بەخێو دەکرێن. تا چەند دەتوانراوە کۆنتڕۆڵی ئەم بابەتە بکرێتەوە، چەندە گرینگە کە لەژێر چاودێری پزیشکی ڤێترنەری دابێت؟ هەروەکو باسم کە کارەکانی پزیشکی ڤێترنەری زۆرە کە لە سێ تەوەری زۆر سەرەکی خۆی دەگرێتەوە. ئەوە باسی ئاژەڵی ماڵی ماکە کە ئێستا بەڕاستی هاوڵاتیان خوێکی تایبەتیان هەیە، زۆر بایەخی پێدەدەن کە لە ماڵەوە بەخێوی دەکەین. ئەوەی دووەم پێ دەوترێت ئاژەڵی ئابووری، وەکو کە بۆ ئابووری بەخێو دەکرێت. زاچە و ئاژەڵی پەلەوەربی بەگشتی یاخود ئاژەڵەکانی بەرەمهێنانی وەکو شیر و ماستەوانەکە لە مانگا و مەڕ و بزن خۆی دەگرێتەوە. ئێستا بایەخی زۆری پێ دەدرێ و لەبەر ئەوەی سەرچاوی ژیان و ئابووری چەندەها خێزانە لە هەولێر کوردستان وەکو پزیشکانی ڤێترنەری. بەڵێ لە ماوەی ڕابردوودا بوو بەرەبینیمان کە هەندێک سەگی بێلانە کە لە ناو شارەکاندا بڵاوایان پێکراوە پەلاماری هاوڵاتیان و منداڵانیاندا و بە تایبەتی لەمڕۆ پزیشکی ڤێترنەری دەتوانێت چه هۆشیارێک بە هاوڵاتیان بدا، دەبێت چی بکرێت؟ کێشەی ئاژەڵی بێلانە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە. هەرچەندە لە کاتی خۆی یاسایەکمان هەبوو، یاسای لە ناوبردنی ئاژەڵی بەرەڵامان هەبوو یاخود سەگی بەرەڵا، بەڵام ئەو یاسایە لە پەرلەمانی عێراق با بڵێن لەخوکراوە نەما. ئێستا ئاژەڵی بەرەڵا کێشەیەکی یەکجار زۆری لە بۆ خەڵک دروستیدە. ڕۆژانە لە ڕاگەندەکان دەبینین کە هاوڵاتیانێکی یەکجار زۆر زەرمەند بوون لەو بابەتە و ئێمە هەردەم و سندیکا لەگەر کەرتی گشتی لە هەوڵ داین بۆ دیاریکردنی یاخود دابینکردنی شوێنێکی تایبەت بەو ئاژەڵانە کە بتواندرێت لەو شوێنە بەخێو بکرێت. ئێمەش وەکو سندیکا چەندەها پزیشکی تایبەتیمان هەیە لەو بوارە کار دەکەن. ئەگەر هاتو ئەو ئاژەڵانە لەو شوێنە دابدرێت و هەروە خۆراکی تایبەتیان بۆ جێبەجێ بکرێت یاخود دابین بکرێت، پزیشکانی ئێمەش دەتوانن لەلایەنی چارەسەر و هەروها لەلایەنی نەزۆچی کردنی ئەو ئاژەڵانە بتوانن ڕۆلی تایبەتی خۆیان ببینن تاکو بتوانین
کۆنتترۆلی ئەو دیاری دێنا شارستانی بکەین کە بەڕاستی بۆتە بێزاری لە بۆ هەموو هاوڵاتیانی خۆشەویست. بەڵێ بەڕێز دکتۆر شێرزاد عوسمان پزیشکی ڤێتەرنەری زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.